پێشانگایەک قۆناغی چواری بەش شێوەکاریە لە پسپۆری نیگار کێشان. پێشانگاکە وانەی ستۆدیۆە کە ئێمە وەکو کۆلێژی هونەر ساڵانە ئەم پێشانگایانە لە کۆتایی نزیکی داوامەکان داوامە بۆ خوێندکارانی قۆناغەکانی تر و بۆ سەرجەم میوانانی دەرەوەی زانکۆی سلێمانی پێشکەشەکەین. ئەم پێشانگایە لە ڕاستیە کۆمەڵێک ئەزمموی جیاوازی لە خۆی گرتووە لە ڕووی تەکنیک و مەتریاڵ و گوتاری ئەو کۆنسێپت و بابەتانی کە خوێندکارەکان ئیشان لەسەر کارەکان کردووە بە ستایلی تازە و هاوچەرخانە زۆرینەی بابەتەکان پێشکەش کراوە و خوێندکار لەم دەرسە لەم وانەیە سربەستێکی تەواو ڕەهای هەیە بۆ پێشکەشکردنی و ماتریاڵ و ئەو گوتارە ئایدیانی کە لە پشت کارەکانەوە نمایش کراوە. لە ڕاستیە ئەم پێشانگایانە لە ناوی کۆلێژی هونەر ساڵانە وەکو کللتورێک وەکو بابەتێکی درێژە پێدرا و ئێمە هەموو ساڵێک پێشانگای لەو بابەتەمان بە وەرزی جیاجێ هەیە و هەمیشە بۆ دەرەوەی بینەرەکانی خۆمان ویستومانە ئەو تاقە و ئەو توانایی و ئەو پێگەیشتنە هونەری کە خوێندکارەکان تیایان پەخشیکەین بۆ دەرەوەی خۆمان. ڕاستی ئەم پێشانگایە ئەزمموی کارکردنمان بوو هی ئەم 4 ساڵە بۆ وانەی ستۆدیۆ بە سەرپەرشتی مامۆستا لەیلا ئەم پێشانگایەمان کردەوە. زیاتر ئەم دەرسەمان کاری سەربەستە واتە بە سەربەستی کارەکەین هەرێکە لە ستۆدیۆ خۆیە هەیە بە ڤیدیۆ هەیە بە پەینتین هەیە بە ئینستەڵێشن کارەکانی منیش کاری تابلۆن زیاتر پۆرترێتن جا سێلف پۆرترێت ویستومە ئەکسپرێشنی دەموچاو دەرخەم زیاتر.